دەچمە هەڵەبجە پەیامنێرمان سامان فەتاح لە هەڵەبجەوە زانیاریەکانی ڕۆژمان بۆ دەگوازێتەوە. سامان سڵاوی خوارد لێبێ، دێمە لای تۆ بۆ ئەوەی ئێمە بینەران ئاشنا بکەی بە تەواوی ئەو زانیاری و چالاکیانەی کە ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە دەچن و دیارە کەشوهەوا لای تۆش خۆرێکی بەتینە و جێوێکی خۆش دیارە. بەڵێ کاکژێ سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ. دیارە کەشوهەوا خۆرەتاوە، بەڵام لە ناوچە شاخاویەکان بەتایبەت لە هەورامان و لە تەوێڵە و لە بیارە بەفرێکی زۆر باشباری وە کە وڵاتیان بەمەستی بەسەربردنی کاتێکی خۆش و تێپەڕاندنی کاتەکانیان لە ناو بەفڕ و لە ناوچەکە دەکەن بۆ ئەوەی کە کاتێکی خۆش بەسەر بەرن لەگەڵ بەفرا. دیارە کاتژمێرسی پاژنی وەڕۆ گروپی جۆرناڵ پانێڵێک ساز دەکات بۆ ژمارەیەک لە ڕۆژنامەنووس و مامۆستایانی زانکۆ بۆ ئەوەی کە ئەرکی میدیا لەم قۆناغەدا چی بێت بۆ ئەوەی کە بە بەرپرسیارانە مامەڵە بکات لەگەڵ بارودۆخە جیاوازەکاندا. ئەوەشی کایە من ئەمەوێ ئاماژەی پێ بکەم لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەتایبەت لە 11 مانگ کۆمەڵێک گەنج لە یەختێک لە سنووری نێوان یۆنان ئیتالیا خنکان و گیانیان لەدەستدا. چیرۆکی ئەو گەنجانە کۆتایی نایەت بە ئەم ڕووداوەی 11 مانگ. بگرە من چیرۆکێکم لایەکە لە 4 ساڵ پێش ئێستا گەنجێکی هەڵەبجەیی کە تاکو ئێستاش بێسەر و شوێنە لە نێوان ئاوەکان لە ناو ئاوەکانی ئەوروپادا کە تاکو ئێستاش لەلایەن کەسوکاریەوە لەلایەن ڕێکخراوە گیانەکانەوە لە ناوان دەستگا تایبەتمەندیەکانی کۆچ و کۆچبەرانەوە بە دوایدا دەگەڕێن و سۆراغی ئەو گەنجە دەکەن. بەڵام تاکو ئێستا ئەو گەنجە بێ سۆراغە گەنجێکی هەڵەبجەیە بە ناوی کاگیادگار کە تاکو ئێستاش هاوشێوەی سەدان و دەیان گەنجی بەژمەینەتی ئەم وڵاتە کە بەهۆی نەبوونی ژیانێکی شایستە و بۆی نەبوونی هەلی کار و سەرڕای ئەوەی کە خوێندن تاو دەکەن و زانکۆ و پەیمانگا تاو دەکەن بۆی نەبوونی دامەزراندن و نەڕەخساندنی هەلێکی کار ئەم وڵاتە بەجێ دێڵن بەرە وڵاتانی ئەوروپا. تاکو ئێستا ئەو گەنجە بێ سۆراغە و بێ هەواڵ ماوەتەوە ڕۆژێک لە ڕۆژان خانەوادەکەی چاوەڕێەوەکەن کە یادگار لە دەرگای ماڵیان بدات و بگەڕێتەوە یاخود هەواڵێکی لەلایەن ڕێکخراوەکانەوە ببیستن. دوێنێ ئەو گەنجانەی کە لە یەختەکەی ئیتالیا لە یەختەکەی ئاوەکانی ئیتالیا گیانیان لەدەستا گەڕانەوە نیشتیمان و لە چەمچەماڵ و لە قەڵاتزێ و لە هەڵەبجەی تازە لەوێ بە خاک سپێران. دیارە منەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەم وڵاتە تاکو ئێستا لەلایەن بەرپرسانەوە نەیانتوانیوە هەلێکی کاری باش بۆ گەنجان دەستەبەر بکەن و ئەمە ژۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە گەنجانی کورد کە ئەو کەسانشی کە خوێندن تاو دەکەن بەتایبەت زانکۆ و پەیمانگا لێرەدا ژیانیان بە شێوەیەک لە شێوەکان نەتوان ببەنە سەر بەمبەستی ژیانێکی شایستە سەری خۆیان هەڵبگرن و لە ئاوەکانی ئیتالیا یۆنان ببنە قوربانی. سامان فەتاح سپاس بۆ بەڕێستان. کاگازات سڵاوی خوارد لێبێت، لە کوێیت و کەشوهەوا لەوێ چۆندا چەند بەفر باریوە و باز لەوە دەکەن کە پشوو لە قوتابخانەکان کراونەتە پشوو. بەڵێ کاک جەلال سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. من لە ناحیەی حاجۆمەرانم. حاجۆمەران کەشوهەوایەکی زۆر ساردی هەیە لە ئێستادا. دیارە لە ئێستادا کەشوهەوا بڵێن ساماڵەوە هەتاوە، بەڵام کڕێوەیەکی بەهێزی هەیە. کەشوهەوا تا ڕادەیەکی زۆر ساردەوە بەفرێکی زۆر لە ناحیە حاجۆمەران باریوە، لە هەندێک شوێن مەترێک زیاتر باریوە بەفر. لە ئێستاشدا بەهۆی ئەو کڕێوەی کەوا هەیە بەفر لە چیاکان بڵند دەکات، لە دەوروبەری شەقامەکان بڵند دەکاتەوەی ئەچێتەوە نێو شەقامەکان. هەرچەندە لە ئێستادا تیمەکانی ڕێگاوبان سەرقاڵی پاکردنەوەی ڕێگاوبانن، بەڵام ڕێگاکان سەختیەکی زۆریان هەیە. بە تایبەتی ماوەی 3 ڕۆژە مەرزی نێودەوڵەتی حاجۆمەرانیش گیراوە، جموجۆڵی بازرگانی لەم ناوچەیە وەستاوە و ڕێگاکان ئاستەنجی زۆریان بەهۆی ئەو بەفربارینەوە بۆ دروست بووە. جموجۆڵی هاتوچۆ بڵێن سەختە لە ئێستادا. لە حاجۆمەران وەک ئاماژەم پێدا نزیک بە مەترێک لە هەندێک شوێن مەترێک نیوەک زیاتر باریوە. ژیانی هاوڵاتیان لە حاجۆمەران تا ڕادەیەکی زۆر سەختە بەهۆی ئەو سەرماوسۆڵەی کەوا ڕووی لە ناوچەکە کردووە. نۆتی سپی دابەش کراوە کاگازادەوە لە هەمووی گرنگترە لەو سەرماوسۆڵەیە بەبێ نەوت. ڕەنگە ئیدی هاوڵاتیان لە ژیانێکی زۆر خراپ دابن.
کاک جەلال دیارە حاجی عومەرانیش وەکو هەموو ناوچەکانی تر تەنها بەرمیلێک نەوتیان وەرگرتووە ئەمەش بەشی بڵین وەک خەڵکی ئەم ناوچەیە ئاماژەی پێدا تەنها بەشی ڕەنگە 20 ڕۆژێکیان نەکا بەرمیلێک نەوت بەڵام دیارە لە حاجی عومەران بەهۆی ئەوەی ناوچەکە هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێراندا لێرە کارەبای 24 کاتژمێریان هەیە لە وڵاتی ئێرانەوە کارەبایان بۆ هاتووە تا ڕادەیەک وڵاتیان دەتوان سوود لە کارەبا وەرگرن ئەگەرنا ئەو نەوتەیەکەوە حکوومەت پەیداون بەشی تەنها زۆر باشە ئێستا ئۆتۆمبیلێکی ئێرانی لە پشتەوە هاتوچۆی کرد ئایا ئێستا هاتوچۆکردن لە سنووری حاجی عومەران کراوەتەوە هیچ گرفتیەکەیە؟ تاوەکو ئێستا هاتوچۆی بازرگانی لە حاجی عومەرانەوە نەکراوەتەوە تەنها ئۆتۆمبیلی بچووکە توانن هاتوچۆی بکەن بە پێ و زانیاریانەی ئێمە لە مەرز زۆر ماگرتو تا ئێستا هاتوچۆ سەختە بە تایبەتی لە دیوی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران لەوێ هاتوچۆ سەختترە بەفری زیاتر لەو ناوچانە باریوە هاوڵاتیان ناتوانن لەم ناوچانە هاتوچۆ بکەن تەنها حاجی عومەران ئۆتۆمبیل ئەتوانن هاتوچۆ بکەن ئەویش تا ڕادەیەکی زۆر ڕێگاوبانەکان سەختن لە سنووری سۆرانی بڵین هاتوچۆ لە نێوان ناحیەی سیدەکان و سۆران تا ڕادەیەک ئەسلەمە بەهۆی ئەوەی لەسەری بەردی بەفرێکی زۆر لەو ناوچەیەش باریوە هەروەها لە نێوان بڵین چۆمان سۆران بۆ ڕانیە لە زینی وەرتی لەوێش بەفرێکی زۆر باریوە سەرویمەتێک بەفر لەم ناوچەیەش باریوە ئەمە شوای کردووە ئاستەنگ بۆ هاتوچۆی هاوڵاتیانیش لەم ناوچەیە دروست ببێتن تیمەکان ئێمە لە ڕێگا بوون تیمەکان سەرقاڵی پاکردنەوەن بەڵام بەهۆی ئەو کرێوە بەهێزێکەوە هەیە لە ناوچەکەدا ڕێگاکان جارێشتر بەفریان ئەکەوێتەوە سەر هەروەها لە سنووری مێرگە سۆریش بەفر زۆر باری بوو لە دوێنێەوە لەم ناوچانە تیمەکانی پاکردنەوە سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی سپاس بۆ بەڕێستان سەرکەوتوو بن. بەڵا بینەرانی عزیز دیارە شەوی ڕابردوو 5 لە تەرمی گەنجە کۆچبەرەکانی باشووری کوردستان کە بە هیوای ژیانێکی شایستە ڕویان لە ئەوروپا کردبوو دیارە لە ئاوەکانی ڕێگای هەندەراندا بەداخەوە بەخنکایی گەڕانرانەوە هەرێمی کوردستان بۆ فڕۆکەخانەی سلێمانی و ئەم گەنجانە گەنجێکیان دانیشتووی هەڵەبجەی شەهید بوو یەکێکیان شارە زور و یەکێکیان قەڵاتزێ یەکێکیان چەمچەماڵ گەنجێکی دیکەش برایەوە هەولێر بەڵام یەکێک لەو گەنجانەی کە لە قەڵاتزێ ئێستا پرسیان بۆ ساز کردووە بۆیە ڕاستەخۆ دەچینە لای پەیامنێرمان ڕێناز ئەرسەلان لە قەڵاتزێەوە ڕێناز سڵاوی خوارد لێبێت ئێستا گەر پێم بڵێ جگە لەو پرسەیە کە هەیە چی دیکە لە قەڵاتزێ و لە ناوچەکەدا بەگشتی دەگوزارێت؟ باڵێ کاک جەلال سڵاوتان لێبێت دیارە ئەم شەو تەرمی 5 لە کۆچبەران گەڕێنرایەوە هەرێمی کوردستان دوان لە قوربانیەکان خەڵکی دەڤەری ڕاپەڕینن ئێستا دوو لە قوربانیان پێکەوە پرسیان بۆ دانراوە لە شاری قەڵاتزێ بۆ مەبەستە ئێستا من لە پرسەی ڕێبین عەباس تەمەنی 25 ساڵ بۆ و دەرچووی کۆلێژ بووە بەڵام دانەمەزراوە بۆ مەبەستە ئێستا من دەمەوێت زانیاری زیاتر وەرگرم و کاک محەممەد قسەوان بۆ بکەن کاک محەممەد برای کاک ڕێبینە کاک محەممەد ئەگەر بێتێرە کاک محەممەد هۆکاری کۆچکردنی کاک ڕێبین بۆ دەرەوەی وڵات چی بوو بۆچی بڕیاریداد کا بچێت بۆ دەرەوەی وڵات و بەداخەوە ببێت با قوربانی بەڵێ سەرتا بەخێر بن بەنای هاتوو بنە ماڵەوە پرسە سەر خۆش خۆمان ناڕاستەی کۆچکردوەکانی تر دەکەین کەسوکاری کۆچکردوانی تر بێگومان و کاری کۆچی و برای من بۆ بێئیشی و بێکاری دەگەڕایەوە خریجی پەیمانگای تەکنیکی سلێمانی بەشکارە بە سواسا خریج بوو بڵین تاعین نەدەبوو بۆ باشترکردن بژێوی خۆی و دابینکردن بژێوی ژیان و داهاتووی خۆی ڕێگای کۆچی گرتە بەر و تووشە و کار ساتە دڵتەزێنە بوو کاک ڕێبین ئەگەر باسی ئەوم بۆ بکەی کاک محەممەد بۆ برا کاک محەممەد ئەگەر باسی ئەوم بۆ بکەی کاک ڕێبین لێرە لە دەگوترێت کە لە دەرچووی دەیەکەمەکان بووە دانەمەزراوە هۆکاری کۆچکردنەکەی ئەو بووە کە بێکار بووە و دانەمەزراوە بەڵێ ئەو برای من لە دێمەکان بوو بڵێ هۆکارەکەی بێکاری بوو بێئیشی بوو بڵێن لێرە هیچ کار و ئیشێشی نەبوو کرێکاری دەکرد بڵێن لێرە ڕۆژی 5,000 10,000 هەر ئەوەندە دەکەوت لەگە خۆم ئیشی دەکرد هۆکارەکەی هەر ئەوە بڵێن گەنجانی زۆر بڵێن تەخەڕوجیان کرد و دانامەزرێن حکومەت زۆر باشە سپاس بۆ پەیامنێرمان ڕێناز ئەرسەلان کە لە قەڵاتزێەوە لەگەڵمانە بوو ئێمەش بەناوی تۆڕی میدیایی کۆمەڵ و بە تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستی کە سوکاری و گەنجانە دەکەین کە بەداخەوە بە هیوای ژیانێکی شایستە لە ئەوروپا کە خۆیان ببینەوە بەڵام دیارە
بوونە قوربانیە و ڕێگەیە و شەوی ڕابردوو لە ڕێگەی فڕۆکەخانی سلێمانی و تەرمەکانیان ڕادستی کەسوکاریان کرایەوە بەڵام ئەوەی کە هێشتا جێگەی زیاتر تێڕامان و ئەسەفە چەند گەنجێکی دیکای کورد کە لە ناو هەمان یەختا بوون تا ئێستا بێسەر و شوێنن کە بەپێی ئامارەکانی دەستگای لووتکە 14 گەنجن وەسییانیان نیشتەجێی قەزای سێ سایقن بۆ زانیاری زیاتر لەسەر چارەنووسێ و گەنجانە ڕاستەخۆ دەچمە لای پەیامبەرمان سۆیب محەممەد کاک سۆیب سڵاوی خوا لێبێت ئەگەر پێم بڵێ لە سەی سایق کەسوکاریە و گەنجانەی کە هێشتا تەرمی ڕۆڵەکانیان چارەنووسی نادیارە چی دەڵێن و چالاکیەکانی دیکەی سەی سادەقیش چی هەیە بەڵێ سڵاوخوای گەورە لێوێ کاک جەلاریان لە دوایەوەی کە بڵاو کراوە سێ گەنجی دانیشتووی قەزای سەی سادق کە لە یەختەکەی 11 مانگەدا گیانە لە دەستداوە بەڵام بە پێی زانیارانە کە پشت ڕاست کراوەتەوە تا ئێستا لە سێ گەنجەوە بۆ بە 4 گەنج من ئێستا باوکی کەسوکار یەکێک لەو قوربانیانم لەگەڵای کە بەڕێز کاک لوقمانە دەمەوێت ئێستا بێتە ئێرە و زانیاری ئەو لێ بگرم تا ئێستا تەرمەکانیان دۆزراوەتەوە هی کوڕەکە و یان نەخێر تا ئێستا نەدۆزراوەتەوە هەر لە دەریای ئیجان و لەون بوانن کە هیچ سوراخێکیان نییە داواکاریتان چیە لێرەوە داواکاریمان لە سەرۆکی عێراقی فیدرال دکتۆر بەرهەم و سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز کاک نێچیر و بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسوور و جێگرەکەی کاقوبات هەر خێرخوازێک هەر سەرمایەدارێک لەبەرەوەی ئەم ڕۆڵانی ئێمە 15 کەسن خەڵکی ئەم هەرێمی کوردستانن تا ئێستا چاونووسیان نادیارە داوایەکەن هاوکاریمان کەن لە دۆزینەوەی ڕۆڵەکانمان چیتان پێ دەڵێن کە هەواڵە پرسن تا ئێستا بەداخەوە هیچ شوێنێک هاوکاری نەکردوین تەنیا زۆر بەڕێز کاک ئاری جەلال کە دەستگای لووتکە بەڕێوەبەری دەستگای لووتکەیە هاوکارمان بووە لە 21 مانگە ئەم 15 عائلە کۆبووینەوە چوین بۆ سلێمانی بۆ دەستگای لووتکە لێوە بۆ نەخۆشخانەی هەرێم فاسی DNA بۆ هەموو دایکەکان کراوە و ئێستا چاوەڕێی نەتیجەکەی دەرچێ و ڕۆژی شەمە یان یەکشەمە بیندێرن بۆ یۆنان بۆ سەفارەت و لەوێ بگەێنێتە ئەو شوێنی کە پێڵێن دەریاوان لەبەرەوەی ئەگەر هەر جەنازەیەک هەر تەنمێک دۆزراوە متابق بێت لەگەڵ ئەم کەسانی کە لە کوردستان و کراوە ئەو فەحسە براوە بۆ ئەوێ هیچ ومێدەگەیەکەوە تەرمانە دەربێنرێتەوە ئایا هیچ زانیارێکەیە کە تا ئێستا کەی ئەو تەرمانە دەردێنرێتەوە لە ئاودا والله تا ئێستا هیچ نییە بەس کۆمپانیایەک هەیە لە یۆنان ئەڵێن باسی $500,000 ینی 50 دەفتەر ئێمەش داوامان لە حکوومەتی هەرێمەی هاوکارمان بێ لەبەرەوەی بە دۆزینەوەی ئەو تەرمانە ئێمە ئاسودوترە بین دڵمان ڕەحەتترە بێ قەزا و قەدەرە خوا هاوردێتی رازین بۆ بەشەی کە خوای گەورە سۆیب ئەگەر ئەو پرسیارەی لێ بکەی گەنجەکانیان بەهۆی چیەوە ڕویان لە ئەوروپا کردووە باشە زۆر باشە کاک جەلال هاوکارم پرسیاریەوە دەکاڵێ گەنج بەتابەتی لە هەرێمی کوردستانەوە هۆکاری چیە کە دەڕوا بۆ دەرەوەی کوردستان کوڕەکەی ئێوە بە نمونە بێنینەوە بۆچی کوردستان جێشت گەنج هین ئەم حکوومەتەیە ینی ناشەفافە هیچ ئەمەلێکیان نییە خوێندن تەواوەکەن بێکارن هیچ هەمووی ناومێدە بە تۆی ژیانە گەڕە بە حساب خۆشترە لە ئەوروپا خۆیە بینێتەوە ئەوروپاش ئەم ڕێگەی تایە ئەم ناوچینەی تایە ئەم جگەر سووتانی تایە هەمووی بۆ بێبەرنامەی و بێپلانی حکوومەتە هیچی تر کۆتاچار کەی بوو کە لەگەڵ کوڕەکە تا قسە کرد کۆتا جاردەی مانگ بوو سعان 9 چارەک نامێکی دەنگی لە ڕێی مسنجەرەوە بۆ ناردین وتی باوەی سەمە لە شوقاین ئەچین بەرەو یەختەکە پاسانیتر ئەو کۆتا پەیوەندی ئەو کوڕی من بوو کە لەگەڵی کردم زۆر باشە بۆ کەسانەی کە دەیانەوێت بچن بۆ دەرەوەی کوردستان واللهی من داوا لە هەموو گەنجانەکەم داواکەم لیان ئەم ڕێگە هەڵ نەبژێرن نان و ساوەرەکەی کوردستان زۆر لەوێ باشترە بەسە ئیتر بەسە بە ئێمە ئەخیر کەس بینتخوا و گەنجانە بە ڕۆڵی ئەم شارە و ئەم وڵاتە و ئەم هەرێمە نەسووتێ زۆر قورسە کارەسادەکە زۆر قورسە زۆر داواکارلیان ئەم وڵاتیان خۆش بێ و پەشیمان بنەوە باسی ئەم خارجە نەکەن ڕجایان لەکەین باوکو ئێمە جەرگ سوتاو نەبن زۆر باشە کاک جەلال سۆیب ئەگەر باسی ئەوم بۆ بکەی باس لەوە کە لە 3 گەنجەوە بوونەتە 4 گەنج چوارەمینیان کێ هەر نیشتەجێ قەزای سەی سادقە و ئەمانە ئەگەر هیچ زانیاریەک تێبێت لەسەریان چکارە بوون و ئیشیان لێرە چی بووە دەرتووی زانکۆ بوون یاخود نا چیت هەیە لەبارەیان و کە زانیاری زیاتر بزانیت
زۆر سپاس بۆ تۆ بەڵێ کاک جەلال لە دوایەوەی کە بڵاو کراوە سێ گەنج بوو کە ئێمە راپۆرتێکمان لەسەر کرد بەڵام بەپێ ئەو زانیاریانە کە ئێستا دەستی من کەوت 4 گەنجە کە هەر چواریان بەڵێ نیشتەجێی دانیشتووی قەزای سەی سادقن هەر چواریژان کە تەمەنێکی کەمیان هەیە و وارووا گەنجن و وارووا زۆر بەشان کە من پرسیارم کردووە کوڕی فەقیر واژار بوون و پیشەیان کرێکاری بووە کە دەروی کوردستانیان جێڵا بە مەبەستی باشتربوونی ژیانیان کە لەم دۆخی ئێستا ناڕازی بوون و دەیانویست بگەن بە ژیانێکی شایستە بەڵام ئەو بوو بۆ خۆلیان خۆش بێ و خوا بە شەیدی خۆیان کە سپاس بۆ پەیامبەرمان سڵی محەممەد لە سەی سادقەوە دەچینە شارە زۆر هۆشیار محەممەدمان لەگەڵا بۆ ڕووماڵکردنی زانیاریەکان وە گواستنەوەی زانیاریەکانی قەزای شارە زۆر هۆشیار سڵاوت لێبێ لای تۆ چی دەگوزارێکە بۆ ئێمە و بۆ بینەرانی باس بکەیت. هۆشیار محەممەد پەیامنەری کەناڵی ئاسمانی پەیام لە قەزای شارە زۆر دێمە لای تۆ بزانم ئەمڕۆ لە شارە زۆر چی دەگوزارێکە بۆ ئێمە بۆ بینەرانی باس بکەیت. دەنگی ئێمە گەت لە ئێوە بەڵێ وەشێکی زۆری وەکو بەشێکی زۆری شار و شارشکەکانی دیکەی هەرێمی کوردستان لە قەزای شارە زۆری ژمارەیەک گەنج بوونە قوربانی و دوێ شەوی ڕابردوو لە بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە چین و توێژەکانی قەزای شارە زۆر چوونە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی هەر لەوێ لەلایەن چین و توێژەکانەوە پێشوازی لە تەرمی سەرکار کرا لێەوە بە ڕێو ڕسمێک تەرمی سەرکار هێنرایەوە قەزای شارە زۆر و لە مزگەوتی شەهیدان نوێژی مردووی لەسەر کرا تەبعەن دوای شۆردن و کفنکردنی و دواتریش بە ڕێو ڕسمێک هێنرایە گۆڕستانی زەڕایەن و لە پشتمەوەکو دەبینێت لە گۆڕستانی زەڕایەن سەرکار نێژرا و بەشێکی زۆری لە خانەوادە و لە هاوڕێیانی سەرکار دەڵێن سەرکار لە لێرە خەریکی ئیشی چایچێتی بووە لەبەر خراپی گوزەران وە بەهۆی نەبوونی ئاسۆیەک بۆ ئایندە بە ناچاری ڕووی لە هەندەران کردووە و ئەو چارەنووسی بەسەراهات و بە تایبەتی سوپاسی دەستگای لووتکە دەکەن دەڵێ دەستگای لووتکە شان بەشانی حکومەت و زیاتر لە حکومەت خەمی ڕۆڵەکانی ئەوانی بووە و تەرمەکانی تەرمەساد و سڕەکانی هاوردوێتەوە بۆ نیشتیمان ئەوان دەڵێن هەرچەندە گەڕانەوەی سەرکار ڕۆحی ئەوانیان بۆ ناگەڕێنێتەوە بەڵام ئاسوودەن هیچ نەبێ ڕۆحە سارد و سڕەکەیان لە بستێکی نیشتیماناجی بێتەوە و لە نێوان دەریا سارد و سڕەکاندا نەبێتەوە و ئەمە بەشێک بوو لەو وێنایی کە وەکو سەرجەم شارشکانی کوردستان لە قەزای شارە زۆری هاوڵاتیان نیگەرانن و گلەی ئەوەیانەیە کە حکومەت پێویستەکە گوزەرانی بەڵێ سپاس بۆ پەیامبەرمان هۆشیار محەممەد دووبارە ئێمەش پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستی کە سوکاری تەواوی ئەو گەنجە خۆشەویستانەکەین بۆ مێدیەوەی خوای گەورە بە شەید قبوڵیان بکە و دەسەڵاتدارانیش لەو خەوی غەفڵەت و بێئاگایی و بێمروەتی و ناموبالاتیان بەرامبەر بە ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە بە ئاگا بێنەوە و خەمێک لە ژیان و لە داهاتوو لە خۆشگوزەرانی گەنج و تاکەکانی کۆمەڵگەمان بخۆن. سپاس بۆ بەڕێستن. دەستگای لووتکەش بۆ کاروباری ئەوانە پەنابەران مستحقی سپاس و پێزانینێکی تایبەتە کە لە بری حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانی دیکە ئەو ئەرکەی گرتووەتە سۆ و هیچ نەبێت تەرمی کۆچکردوان دەگەڕێنێتەوە باوەشی نیشتیمانە نەهامەتیەکەیان.